دارینەکانی بەکارهێنرا لە مابەستی ئەو لە ڕاستیە ئەوەی کە لە ڕابردووە هەبوو بە تایبەت ئەزمموی هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومێنیرانی عێراق تا ڕادێک وەڵامی ئەوەی یاینەوە کە بەداخەوە ئەوانەی کە کاندیدی سربەخۆن یاخود بە سربەخۆ لە دەرەوەی هێز و لایەنە سیاسەکان خۆیان کاندی دەکەن کەمتر چانسی سەرکەوتنیان هەیە دیارە مەژەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک لەسەر و هەمویانەوە پاڵپشتی مادی یەکێکە لەو بابەتانی کە هۆکار بێ بۆ سەرنەکەوتنیان لە پرۆسە و کێبڕکێی هەڵبژاردنەکان خاڵێکی ترەوەیە کە ئەو کاندیدە سربەخۆیانە سەرچاوەی ئیداری و مرۆیی و لۆجستیان لە بەردەستانیە بۆی بتوانن حملەیەکی هەڵبژاردننی سەرکەوتوو بەڕێوەبەرن و بتوانن خۆیان بناسێنن بە دەنگدەران و بە هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکان بۆیە ئەمە لەو هۆکارانەیە کە وای کردووە کاندیدی سربەخۆ نەتوانێت بچێتە ئەو کێبڕکێ قورسەوە کە پێوترێت کێبڕکێی هەڵبژاردن و ململانەی هەڵبژاردن بێ متمانەی خەڵک بە کاندیدانی سربەخۆ تا چەند هۆکارە بۆ ئەوەی کاندیدانی سربەخۆ نەتوانە سەرکەوتوو بن دەبەرەوەی هاوڵاتیان وا بیرەکەنەوەم کاندیدە سربەخۆی لە کۆتایە دووبارەچێتەوە پاڵایەنێکی سیاسی بۆ وەرگرتنی کۆمەڵێک امتیازات لە ڕاستیا بە شێوەیەکی گشتی ئەگەر باس لە بوونی متمانەکەی ئێستاە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە لە 92 هەتاوەکو دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مانگی ئۆکتۆبەری ساڵی 2021 تا دێت پرۆسەی بەشداریکردنی هاوڵاتی و دەنگدەر لە هەڵبژاردنە ڕووی لە کەمی کردووە ئەمە ژەگەڕێتەوە بۆ نەمانی متمانە یاخود پابەندنەبوونی هێز و لایەنە سیاسیەکان و بەشێکیش لەوە بەرکاندیدانی سربەخۆ ئەکەوێت کە لە خولەکانی ڕابردووایان لە ئەنجومەنە هەڵبژێردراوەکان لە ڕابردوو خۆیان هەڵبژاردەوە چوونەتە ململانێ و کێبڕکێکەوە کە نەیانتوانیوە ئەو پەیمان و بەڵێنانەی کە یاویانە جێبەجێی کەنەمە بۆ هێز و لایەنە سیاسیەکانیش ڕاستە بۆیە تا ئەمە تا ڕادەیەک کاریگەری هەبووە لەوەی کە متمانە بۆ خۆی نەمێنێت و هاوڵاتی و دەنگدەر لە پرۆسەی هەڵبژاردن دوور بکەوێتەوە و ئەکید لە زمنیا متمانەشی بە کەسانی سربەخۆ و کەسانی کاندیدی دەرەوەی هێز و لایەنە سیاسی و قەوارە و هاوپەیمانەکانیش نەمێنێت یان لاواز ببێت. هەڵبژاردننی ئەم جارەی هەرێمی کوردستاندا بەهۆی ئەوەی کە خەڵک متمانەیەکی ئەوتیان بەدەسڵات نەماوە و لە بەرامبەرە متمانێکی زۆریان بە وەکو پێشووتریان بە لایەنەکانی تریش نەماوە کە لە دەرەوەی دەسەڵاتن ئۆپۆزیسیۆن تا چەند دەگەری هەیە بەهۆی بەهۆکاری ئەمانە کاندیدانی سربەخۆ سەرکەوتووتر بن وەکو لە پێشووتر لە ڕاستیاک دەرچواندن و سەرکەوتنی کاندیدانی سربەخۆ کەوتۆتە سەر ئەوەی کە ئەو دۆخەی هەڵبژاردن چۆنەوێت بێگومان ئێستا کۆمەڵێک شت هەیە تاوەکو ئێستا نەزانراوە کە یەک لەوانەی ئەوەی کە کێ بەشداری پرۆسەکانی هەڵبژارد نەکات هەم بۆ هێز و لایەنە سیاسەکان ئەمە تا ڕادەیەک لابۆتەوە بەڵام بۆ ئەوەی کە کێ ئەو کاندیدە سربەخۆی کە ئەچێتە و چێبڕکێ و ململانەوە ئایا ئەزمون و پێشوەختەی هەیە بۆ ناساندنی خۆی و حزوری لە ناو کۆمەلگا و لەو ژیانە گشتیەی کە هەیە ئەمە یەکێکە لەوانەی کە بڕیارەوە لەوەی کە لە کێبڕکێکە سەرکەوتوو بە یاخودنا خاڵێکی ترەوەیە کە تا چەند وا ئەکات کە ئەو ڕاگەاندنانی کە پێوتێ ڕاگەاندنی سێبەر یان سربەخۆیان نیمچە سربەخۆ لە دەوری خۆی بکاتەوە و بانگەشەی هەڵبژاردنەکەی چۆن ئەبێت هەموو ئەمانە کاریگەریە بێت لەسەرەوەی کە ئەو کاندیدە تا چەندێک دەتوانێت سەرکەوتوو بێت و تا چەندێک دەتوانێت بڕیاربار لەوەی بە سربەخۆ بمێنێتەوانێ و تەکی دەکەمەوە لەوەی کەسایەتی و کاندیدە لە ڕابردووە کاریگەریە بێت لەوەی کە بڕیار بە دەرئەچێ یاخود دەرناچێت.